گروپێکی سەمان کە پێکهاتوون لە کۆمەڵە کچ و کوڕی لاو لە شارە جیاجیەکانی کوردستان و هەم عێراقیش بەشدارن. بۆ ماوەی چەند مانگێک لەلایەن ڕێکخراوێکی ئەکادمی ئەمریکیەوە ڕاهێنانیان پێکراوە و لە مۆڵێکدا ئامادەن بۆ نمایش. سەبارەت بە پێشوازی خەڵکی بۆ نمایشی سەمای ئەم کچ و کوڕە لاوانە و هەڵبژاردننی شوێنێکی داخرا و دوور لە شەقامێکی ئازاددا سەرپەرشتیاری گروپەکە بەم جۆرە بۆمان دەدوێت. Dancing can provoke some strong reactions here in Kurdistan. ئەم پێرفۆرمانسەمان لە شوێنی تر پێشکەش کردووە و کێشەمان نەبووە و ریاکشنێکی باشیان هەبووە. لە ڕابردووشدا چەندین جار هەر لە مۆڵ نەمایشی سەمامان کردیە و هەر چەندە ئەمە نەریتیەکی باو نییە و تا ئێستا نێو میدیا و ڕاگەاندن زۆر بەرباس نەبووە. بۆیە خەڵکی کەمتر پێ ئاشنان و بینەری زۆرە چونکە بابەتێکی گەنجانەیە و ورشکارانەیە. پێشتر تەنیا ڕێگەزێکی دیاریکراو بوو واتە کچ و کچ یان کوڕ بە تەنیا سەمایان کردووە. ئێستا دەبینن ئەم گروپە بە تەواوی تێکەڵن و جێگای خۆشحالیەوە. بەهۆی کولتور و نەریتە باوەکانی کۆمەڵگای کوردیەوە سەمای کچان لە شوێنە گشتیەکاندا کارێکی نامۆیە بۆ هەر دەرکەوتنێک و نمایشی کچێک لە سەماکردن لە نێو کوردستاندا مشتومڕ و دەنگۆی جیاوازی بە دوای خۆی داهێناوە. بەڵام پەرژین کە کچە سەماکەرێکی خەڵکی هەولێرە لە ئێستادا گەشتبینە بەکارەکەی و بەم جۆرە باز لە بەرەو پێشچوونی بیر و تێڕوانین خەڵکی دەکات بەرامبەر بە سەما. زۆر دڵخۆشم بۆی کە خەڵکانێکی زۆر لێرە خڕبووین و تەماشامان دەکەن و دەستخۆشیمان لێ دەکەن. تا ئێستا ئەمە 7 کچین و زۆریت کەمان هەیە بەس هەندێکیان لە شارەکانی کە نایانتانیە بێن و کوڕەکانیش زۆرن. بیدایەتەکەی زۆر ناخۆش بوو بەڵام ئێستا بوویتە شتێک کە ئەنی لە گچکۆ دەست پێ دەکاتە گەورەمان هەمووی دانسی دەکات. نامم لە بۆ دەی ڤیدیۆی کچم لە بۆ دێک کە پێم دەرێن پەرژین ئەو دانسە تەواوە ئەوهایە یعنی زۆر شتێکی نۆرماڵە ئێستا لە کوردستان. بینەران کە بەشێکی زۆریان گەشتیاری بیانین لە شوێنە گشتەکان دڵخۆش و هەیەجانن بە بینینی ئەم گروپانەی گەنجان. ئەو گروپی دانس زۆری خۆش بوو حەزم بوو بۆ گروپەکان ئەگەر جێ هەیە بوو فێربوون زیاتر باسی بکەن ڕێکلام بکەن کە خەڵک بزانێ کریە هەیە. ئەو کیچەکان دەبینم ئێرە لە هەولێر زۆر جوان بوو. لێستادا لە هەرێمی کوردستان چەندان گروپی تایبەت بە سەما لە کچان و کوڕانی لاو هەن و لە بۆنە و شوێنە گشتەکاندا نمایشی خۆیان پێشکەش دەکەن. وەیلان سدیق بۆ دەنگی ئەمریکا هەولێر.